عزیزان و خۆشەویستانی کەناڵی SPHD کەناڵی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی من محەممەد جاف لە بەرنامەیەکی نوێ بە ناوی خەڵاتی تەندروستی دێمەلاتان و دەبمە میوانی شاشەکانتان هەر جارە و لە یەشێک لە مۆڵ و شوێنەگەشتەکانی شاری سلێمانی میوانتانە بم بە کۆمەڵێک پرسیار و کۆمەڵێک خەڵاتی تەندروستیەوانە ئازیزانم ئەم جارش لە فامیلی مۆڵی شاری سلێمانین و خەڵاتەکانمان بە سوپاسەوە دابین کراون لەلایەن تاقیگەینەوە لە شاری سلێمانی و هەروەها چاوێکە ساسی دڵشاد لە شاری سلێمانی سوپاس بۆ هەموو سپۆسەکانم سوپاس بۆ ئێوەی خۆشەویست کە بەشدارن لەگەڵمان و هەروەها بینەری بەرنامەکەمانن سوپاس بۆ هاوکارانم ئازیزانم فەرمون پێکەوە با بینەری یەکەم بەرنامەمان بین. سڵاوتان لێبێ باشی خاتون عەفوو بێمە بینەوە ناوی بەڕێستان؟ ئاوناسخان کار پیشتان چییە؟ سەرکەوتون خاتون تۆ ناوت چییە؟ شنیان خان کار و پیشە و خوێندکاری هەر سەرکەوتی بیت لە قۆناغی چەندە خوێنی؟ یازەی وێژەی ساڵێکی ماوە بۆ شەش دەی ئینشەڵا لەسەر خێر حەزەکەی بیبی بە چی؟ پارێزەر زۆر باشە سەرکەوتی بیت لەگەڵ تەندروستیا بینی چۆنە؟ زۆر باشە خاتون تۆ لەگەڵ تەندروستیا بینی چۆنە؟ ئەخوا باشە وەرشەکەیت؟ کەم زۆر ئەڕۆم بە پێ بەڵام وەرزش کەم متاڵعەکەیت؟ نادیەکان کەسە ناسیت یا متەخەبەکان بۆم نە لە یاری دووگۆڵیە؟ زانین خاتون لەگەڵ وەرشە متابعەکەیت؟ چمولی بەرشەی یا ڕیاڵی؟ ڕیاڵ کریسیانۆ؟ بەس کریسی دیانەماوە من لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتانە پرسیارێکتان ئاڕاست دەکەم ئەگەر وەڵامەکەیتان زانی ئەبنە خاوەنی خەڵاتی و خەڵاتەکەشمان تەندروستی باشە؟ پرسیارەکەم بەم شێوەیە تاکە بەشی لەشی مرۆڤ کە ئۆکسجینی بۆ ناچێت لە ڕێگەی دەمارەکانی خوێنەوە چییە؟ یعنی ئۆکسجین ڕاستەخۆ لە ڕێگەی هەواوە وەرەگرێت باشە؟ سیەکانە یاخود گوێچکەکان یاخود کۆرنیای چاو یاخود لوت؟ کۆرنیای چاو با بزانم خاتونەڵێ چی؟ تاکە بەشی لەشی مرۆڤ باشە؟ کە ئۆکسجینی بۆ ناچێت لە ڕێگەی دەمارەکانی خوێنەوە باشە؟ خۆی ڕاستەوخۆ لە ڕێگەی هەواوە ئۆکسجین وەرەگرێت ئەم بەشە کوێیە؟ سیەکانە گوێچکەیە کۆرنیای چاوە یا خولوتە؟ گوێچکە تۆڵەی لوت کار ئاسانی ئێوە هەردووتان شتێکم پێ بڵێن یەک وەڵامم پێ بڵێن کار ئاسانیتان بۆ بکەن لوت با لوت بێ منەڵم با لوت نەبێ ئێوە یەکەم کەس مقابلەتان لەگەڵ ئاکرێ لە بەرنامەی خەڵاتی تەندروستی لە تەلەڤیزیۆنی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیەوە جا منیش وەحدم وایە ئەو کەسێک کە یەکەم کەسە هاوکاریەکەم باشە؟ کەواتە با لوت نەبێ یاڵا باشە مادەم تۆڵەی سیەکان منەڵم با سیەکان نەبێ ئەی نادم سیەکان نییە کۆرنیای چاو پێم بڵێ؟ هەر بشیت کۆرنیای چاو وەڵامی ڕاستە و ئێوەش بوونە خاوەنی خەڵاتی تەندروستی لە بەرنامەی خەڵاتی تەندروستی لە تەلەڤیزیۆنی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی خەڵاتەکەمان بریتە لە کۆمەڵێک پشکنین لەلایەن تاقیگەینەوە لە شاری سلێمانی دابین کراوە ئەچنە ئەوێ پشکنەکانتان بۆ ئەکرێ بەبێ هیچ بەرامبەرێک تەسەورەکەم بەشی هەمووتان کا پشکنەکان چونکە کۆمەڵێک پشکنینی زۆرە پیرۆستان بێ سڵاوتان لێبێ بێمە ناوەڕاستەوە ئەم کاتە باش بشی سپاس ناوی بەڕێستان؟ شاناسخان کار و پیشەتان چییە؟ یەخوا لەشی ساقی بەڕێستان؟ خاتۆ ڕووبار پیشە ئێوە؟ دەی ئیشەڵا داشەمەندێ ئیشەڵا بەڕێستان؟ دیلان دڵشاد خاتون دیلان کار و پیشەتان چییە؟ وەڵامیشە خوێندنم تەواو کردووە لە ماڵەوە لە ماڵەوەی؟ ماڵێ دەی ئیشەڵا هەم تاعینەبی و لە ماڵەوەش یەخوا لەشی ساقوێ من لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتانم پرسیارێکتان ئاڕاست داکەم ئەگەر وەڵامەکەیتان زانی ئەوە بنە خاوەنی خەڵاتێ و خەڵاتەکەشم تەندروستیە پرسیارەکەم بەم شێوەیە ئەڵێ کەسێکی ئاسایی چەند کاتی پێویستە بۆ ئەوەی خەوی لێ بکەوێت 15 خولەک 7 خولەک 18 خولەک یاکو 23 خولەک 15 خولەک
بەڕێستان هەر پانسەدە حەوت خولەک حەوت خولەک بەڵێ چۆنە ئەڵێ حەو خولەک جیاواز لە نزیکی دە خولەکە ئیتر لەوە چار حەوتەکە بێ پانزەکە دوورترە زۆر باشە حەزەکە ناسانکاریتان بۆ بکەم ئیترۆ هیوایەتی هەموو کەسێک کە مقابلەی لەگەڵاکرێت پانزە نییە حەوتەکە بێ با ئەمەڵێ حەوتەکە بێت بەڵێ بە هەمووتان یەک وەڵام من بنێ ئەگەر وەڵامەکەتان زانی ئەبنە خاوەنی پشکنینی چاو لە چاویلکە سازی دڵشاد بەبێ بەرامبەر و یەک کەسیشتان ئەتوانێت چاویلکە ببات یاخود عادەسات تەنها لە 150 نرخەکەیت ئايات لێ باشە وەڵامەکەی خات منیش ئەڵێم با حەوتە بێ حەوتەکە وەڵامی ڕاستە دەستان خۆش و پیرۆستان بێ السلام عليكم Salam. بشي سواس ناي برستان عربي Yes. Do you know English? Yes, I know. So good. I am a program TV show Okay. from SPU HD TV. TV of SPU means Suleimania Polytechnic University. All right. Okay? I'm with you with a health program. Sure. I ask you if you answer me the correct answer, All right. I will be giving you one of these prizes. How many questions you have? I have one question All right. and there is multiple choice. Good. Okay? I will be asking you something about your life. All right. How are you with your health? I think I feel good. I have good health. That is good. Yeah. Where are you from? I'm from Jordan. Jordan? Yes. That is good. How many years have you been here in Suleimania? No, just a few weeks. Few weeks? Just a visit? I visit to enjoy the environment of Sulaimani. It's very nice here. Good. All these guys with you? Yeah, they come with me. Yes. So good, so good. They know English? A little bit. Yes. One of them he knows. Do you good want to English. speak with us? Maybe later. Maybe later. That is good. Yeah. The question is skull means Skull. okay? How many bones, how many different bones composed in a skull? In the skull, Yes, just alone. just alone in skull. Okay? Okay, there is How many? there is what- choices. What are the choices? 22, 25, 27, 29. Which one is the right answer? Myself, I will choose 25. 25. Yes. Do you ask the guys to help? Yeah, of course. Can you help, guys? Yeah, say any number. 22 or 27 or Do you 29. participate? Okay. So, so give me another chance. Another chance. No, you have to give me only one choice. Is it 25 is the right answer? Don't look for my questions. No, I didn't see it. I will go with the. You said 22, 25, 27. 29. I will go with the 27 final. 27 finally. الله بيستحوتم هالبشاردوه بس يرجع منيش أويه كعالم كلي سر لشان إسكي جواز بيجاتوه أمبر ياسا خالشي أردنا وعلت بيستحوت يا كم جاروتي بيستوبينش استعلت بيستحوت باشا بلام unfortunately it is not the correct answer. What's the correct answer? We are so glad to meet you guys. Thank you. Especially you and all these guys. Thank you very much. Thank you too. Thank Welcome. you for giving us the chance. Thank you. سناڵتان لەبێ ئەحواڵتان باشن بژی سپاس کوردن بەڵێ سەر باشە خۆشحاڵە بەڕێستان لەگەڵانان بەخێر بن نای بەڕێستان هانیە هەنیە نایکی زۆر خۆشە هەنیە یعنی چی ینی وشەی قورئانیە زۆر باشە بەڕێستان ناوتان چییە من لقمان کاک لوقمان خۆشەویستی کارپیشۆ چییە والله دوکاندار لەشی ساکۆ بقربان بەڕێستان ناوتان چییە ئەگەر بێمە بینتانەوە بەڕێستان ناوتان چییە سۆیلا سۆیلە خان کارپیشەتان چییە وڵا ژنی ماڵم دەخوا لەشتان ساکۆن دانیشتوی ئێرەن
سلێمانی بەڵێ زۆر باش چەند ساڵە لێرەن نزیکی ساڵێکە نزیکی ساڵێک بەڵێ سلێمانی چۆنە بەلاتانەوە خۆشە ئەی تەمان خەڵکی ڕۆژهەڵات بوون وایە بەڵێ لەوێ لە چی شارێ بوون وڵا لەوێ کرماشان بووین کرماشان ڕێز و سڵامان هەیە بۆ هەموو کرماشان زۆر سپاس خۆشەویست ئەزیزانم لەگەڵ تەندروستیا بینتان چۆنە تەندروستی زانکۆی تەندروستیمان کردووە خێزانم زانکۆی تەندروستی تەواو کردووە زۆر باشە وەرشەکەیت وەرزشەکەیت بەڵێ مەلەوانم مەلەوانی بەڵێ زۆر باشە ئەزانی مەلەکردن سوودێکی زۆر زۆری هەیە بەڵێ ئەتوانین سوودێکی وەرزشی مەلەکردمان پێ بڵێ بۆ تەنەفوس بۆ زەرەبانی قەلب ئەم شتانە کشی تەنزیمەکات بۆ لێدانی دڵ زۆر خاص ناتوانم بە کوردی بڵێ زۆر باشە ئازیزانم من لە کەناڵی SPUSG تەلەڤیزیۆنی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لەگەڵتانم لە بەرنامەی خەڵاتی تەندروستی پرسایەکتان ئاراستاکەم ئەگەر توانیتان وەڵامی ڕاستم بنێ ئەوە ئەبنە خاوەنی خەڵاتێک باشە پرسایەکەمان بەم شێوەیە ئەڵێ مناڵی ساوە هەتاکو چەندێک ئەتوانێت هەناسە بات و لە هەمان کاتشا خۆراک بخوات پێکەوە یعنی مناڵی ساوە ئەتوانێت خۆراک بخوات و لە هەمان کاتە هەناسە بات مناڵی بچووک نایبێشکە بەڵێ بەڵێ ناوبێش بەڵێ تا چەندی تا چەند ئەتوانێ هەناسە بۆ ئەم شت تا چەند مانگە هەمزەمان ئەتوانێت هەمشی لەگەڵی هەم توانێشی خۆم هەناسەش بدە بەڵێ هەفتەی شەشەمی ژیانی هەفتەی حەوتەم مانگی شەشەم مانگی حەوتەم کام لەمانە ئارسانکاریمە طبعا تۆ دایەبووی ئەبێ وەڵا ڕووی پرسیارەکەمە بەڕێز یەک جاری تر شەکان بڵێرەوە شەش هەفتە حەو هەفتە مانگی شەشەم مانگی حەوتەم مانگی حەوتە مانگی حوتە مانگی حەوتەم نەخوا لە مانگا ئەوانە توانێت خواردن خوا بەس ئەوە هەم زەمان شیروین خوا لەمە حوتەی ئەگەر وەڵامەکەتان نەزانی چیمان پێشە دێوایە نمانزانی من نازانم لەوانەیە زانی بێتان بەس یەک وەڵام بنێ چەندێک حساب بکەم شەش هەفتە حەو هەفتە مانگی شەشەم مانگی حەوتەم مانگی حوت مانگی حەوت جەڵام حەوت مانگی حەوت ئەی تۆ شی دەسەر ڕاکەی ئەمان دێ باشە باوە ئەم خاتونە چی تۆیە کچمە کشتە خوای گەورە لە نەسێنە کەواتە بە قسەی خاتون بکە و باشە سەرچ ئەو تەندروستی خوندووە زۆر باشە کەسان کۆمپیوتەر بەکار ئەهێنن باش کەم موبایل زۆر بەکارێنن من خەڵاتێکتان پێشکەشەکەم ئەمەوێت زۆرترین سوودی لێ ببینن باشە کۆمەڵێک ئاینەکمان هەیە چاویلکە نەزارە بۆ بەر کۆمپیوتەر و بۆ بەر شاشەکانە باشە ئێوە وەڵامەکەتان کە وتان حەوت مانگ وەڵامەکەتان ڕاستە باشە ئەمە چاویلکەیەکە لە چاویلکە سازی دڵشاد بۆی ئامادە کردوین بۆ بەر شاشەی کۆمپیوتەرەکان بەکارێت دیشکە زیان بەخشەکان ئەگەڕێنێتەوانێ هیوادارم سوودی لێ ببین و بێتە مایش تەندروستیی باشتر خۆشحاڵ بم لەگەڵ ئێوە سڵاو خاتون ئەم کاتە باش زۆر سپاس سپاس نای بەڕێستان میدیا میدیا خان بەڵێ ناوێکی زۆر خۆشە میدیا یعنی چی میدیاکان بۆ کاتی خۆی کۆنە دەکۆنا زۆر باش ئەزای میدیاکان چەند ساڵ پێشستا بوون بڵێم چی زۆر دەبێکە 700 ساڵ پێش ساڵ ئەم خاتونە جوانە ناوی چییە؟ فروشە فروشە ئەڵڵا لە جوانە لە مەکتەبی لە پۆلی چەنی یەک ئەی سەرکەوتووی لەگەڵ تەندروستیا بینتان چۆنە؟ وڵا باش نەخوا باشە وەرشەکەیت بەڵێ چی وەرشەکەیت؟ وڵای تەمرینەکەم یعنی لە جیم بەڵێ زۆر باشە دانیشتوی سلێمانین؟ نەخێر لەکوێشین؟ لە سوید دەژیم بەس خەڵکی سلێمانی لە چی شارێکی سویدن؟ لە ستۆکۆڵم ستۆکۆڵم سارد نییە؟ زۆر سەردە گیان خاتون من لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیەوە لەگەڵتانام پرسیارێکە ئاراستاکەم ئەگەر وەڵامەکەی وزانی ئەوە بیتە خاوەنی خەڵاتێ باشە و خەڵاتەکەم تەندروستیە باشە ئەڵێت ئەگەر دەمارەکانی خوێنی مرۆڤێکی ئاسایی پێکەوە ببەستین باشە
ئەوە چەند جارەتوانین چەند خول بخوات بە دەوری گوی زەویە یعنی هەموو دەمارەکانی خوێن هینی کەسێکی ئاسایی پێکەوە بیان بەستین ئەوە لە حیمیان بکەین چەند درێژ ئەبێت چەند جار ئەتوانێت بە گۆی زەویە خول بخوا باشە با اختیارە بەمێ 1 جار 2 جار 3 جار 4 جار 3 جار 3 جار طبعا دەمارەکانی لەشی مرۆڤ زۆر درێژم جا گۆی زەویش زۆر گەورەیە با 2 جار بێ 2 جار بێ والله ئەم گوڵە جوانە ئەڵێ چی سێ 3 جار نەوتمان سێ ئەڵێ شەر نییە سێکە خەڵەت بێ 1 جار 2 جار 3 جار 4 جار با سێکە بێت 3 جار بەڵێ وەڵامەکەتان بەداخەوە هەڵەیە قەڵاتێکتان هەر ئێمێ کە لەلایەن تاقیگەی نوێەوە بەمان دابین کراوە خەڵاتەکەمان بەم شێوەیە لە بەنامەی خەڵاتی تەندروستی لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەو خەڵاتە لەلایەن تاقیگەی نوێەوە بەمان دابین کراوە ئەچیتە ئەوێ پشکنینێکی خوێنێ بۆ ئەنجامێن دەبێت هیچ بەرامبەرێک سڵاو دایشان باشن سلام چۆنی کاکە گیان بژی سپاس دەکەم بانەتون ئەحواڵتان ڕەمەزان مبارەک بێ لەسەرتان صحەت و عافیەتتان پێ بدە ئامین یا رب العالمین ئامین یا رب العالمین سپاس دەکەم هەموو لایێ ئامین یا رب العالمین قوربانتان بم ناوی بەڕێستان نێرگس عەبدەڵڵا نێرگس عەبدوڵڵا کوردن بەڵێ خەڵکی کوێن من لە ئەسڵە خەڵکی کەرکووکم بەس لێرە دانیشتووە لە سلێمانی کەرکووشیان لێرە و ڕێز و سڵامان بۆیان هەیە خۆشەویستن بژی سپاس ئەم کاکەی ناوی چییە؟ محمود نەجم محمود نەزوێم کاکە محمود ناوێکی زۆر خۆشە دایە لەگەڵ تەندروستیە بینتان چۆنە چۆن؟ لەگەڵ تەندروستیە لەگەڵ سەحەتە باشنی باش نییە؟ بەو خوای ئەم کە نەخۆشین چاویان نابینی شکرەیان هەیە هەردووکیان دەی خوای گەورەی یارمەتیتان با ئیشەڵڵا کیان لەو ئیشەیشی نییە ناتانم یعنی فریا بکەوم دەرمانە ماڵە شتێ ئەزانی ماڵە من لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتانم لە تەلەڤیزۆنی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیەوە جا بەرنامەکەم تەندروستیە پرسیارێکتان ئاڕاستە ئەەکەم ئەگەر وەڵامەکەیتان زانی ئەوە خەڵاتێکتانەکەم و خەڵاتەکەشم تەندروستیە باشە؟ ئینشاءڵڵا پرسیارەکەم بەم شێوەیە ددانی مرۆڤ بەهێزە وەک ددانی کام گیاندار یعنی دانەکانی ئێمە وەکو دیانی چی گیاندارێ بەهێزە دیانی شێر دیانی سەگ دیانی مرۆڤێشتر دیانی بەراز سەگ سەگ ئەگەر سەیەکی هەڵبژاردنەکان بکەیتەوانێ ئێستا بۆ دەخوێنمەوە بزانەکە چۆنە ئەڵێت دانی مرۆڤ بەهێزە وەک دانی کام گیاندار وەکو شێر وەکو سەگ وەکو مرۆڤێکی تر وەکو بەراز وەکو مرۆڤێتر ئەی چۆن یعنی دیانی مرۆڤێک و مرۆڤێشکە وەکو یەک بەهێز نییە؟ با ئێستا تۆ ئەڵێ چی کامیان؟ وەکو مرۆڤێتر وەک مرۆڤێتر هەر بژی ئەی کاکە تۆ ئەڵێ چی؟ خۆی چییە پرسیارەکان وەڵا پرسیارەکە زۆرە خوێنمانەوانێ باشە ئێستا یەک وەڵامی دروستم بنێ کامیانە؟ ئەوەی مرۆڤ زۆر باشە وەڵامەکەیان ڕاستە بێگومان دانی مرۆڤ و دانی مرۆڤێشکە بەهێزە دایشان ئێوە بوونە خاوەنی خەڵاتێک کە لەلایەن تاقیگەی نوواوە بەمان دابین کراوە ئێوە بەم وەسڵە ئەبنە خاوەنی خەڵاتێک فەرموو کە ئەچنە ئەوێ خەڵاتان فەحسان بۆ ئەکرێت بێ بەرامبەر هیچ پارەتان لێ وەرناگیرێ لەشی ساغ بێ لێوەی بێن ئینشاءڵڵا دائیمەن سەرکەوتوو بن ئامین یا رب العالمین سپاس دەکەم کاتێکی خۆش سڵاوتان لێ بێ کوڕە قۆسەکان ئەحواڵتان با بێمە بینتانەوە باشنجان وەزاتان چۆنە بژی سپاس نای بەڕێستان يوسف فيصل کاکە یوسف خەڵکی سلێمانیت خلقي كلام خەڵکی کەلاری کەلار خۆشەویستن لامان بژی خۆشەویستی تۆ ناوە چییە؟ مهند کاکە مهند تۆشەر خەڵکی کەلاری؟ نەوەڵە خەڵک خانەقینم خانەقین زۆر خۆشەویستن لامان بژی سپاس کار و پیشۆ چییە؟ وەڵی تەلەبەی زانکۆینم ساڵ آخر ساڵمانەوە تەخەرجەکەین مەرحەلە چواری ئەرێ وەڵا زۆر چاکە لە چی بەشێکی؟ بەشی جلۆجی
جیۆلۆجی یعنی ئەمەی پەیوەندی ئەرز و زەوی ناسی بەڵێ خاک زۆر باش شتانەیە. ئەی زیرێکی وەڵی بڵێ کەس بە دوێ خۆی ناڵێت ترشە نە بەخوا زیرەکەم ئەوانەیش پێیان زیرەکە هیوادارم ئەوە ئیلبی بەڕێستان ناوتان چیە نام سیروانە کاکە سەیوان سیروان کاکە سیروان کاروبیشە و چییە من شەر خوێندکارم بێکەوەین لە زانکۆ هەمووتان لە بەشی جۆلۆجین زۆر باشە یەک تۆز نزیک بینەوانێ لەبەر کاکە سەرکەوت کامێرەمانمانە جان لەگەڵ تەندروستیا بینتان چۆن وڵی شکر باشە الحەمدلله وەرزچیت لەخوا بەجای ئەروەڵا ئەیکەین لەخوا بەسیابێ ئەی کاکە بەڵێ چی وەرشێکن وەڵی بەس یاری تۆپێنێکی زۆر بەجار تۆپێن متابعەشەکەن وایە ئەی چۆن هەندەری چیانێکن من لیڤەرپولم خەریکە بەرەو چامپیۆنس لیگەچن ناوەڵاوی ساڵ نەبڵێ بەسەم ماوە یعنی بمەتە هەندەری لیڤەرپول هەل لە مێژەوە لیڤەرپولم جمهوری محەممەد سەلاحی ئەکید ئەشید من لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتانم لە کەناڵی SPHD تەلەڤیزۆنی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پرسیارێکتان ئاڕاستە ئەەکەم ئەگەر وەڵامەکەیتان زانی ئەبنە خاوەنی خەڵاتێ خەڵاتەکەشم تەندروستیە باشە پرسیارەکەم بەم شێوەیە ددانی مرۆڤ بەهێزە وەکو ددانی کاملەم گیاندارانە باشە شێر سەگ قرش یاخود مەڕ با لە جمهورە ڕیاڵەکەەوە دەست پێ بکەین سەگ وایە وەکو سەگ وایە وەکو سەگ بەڵێ چونکە توانای خواردنی هەم گۆشتی هەیە و هەم توانای خواردنی دانیوەڵشتوێشێ هۆکارێکی جوانە باش کاکاڵێکی تو ئەڵێ بەهێزی یان چۆن بەهێزە وەکو ددانی کێ یعنی هەمان هێزیان هەیە وەڵایی شێر و سەگ و مار و ئەو کەیتر چێ بوو شێر سەگ قرش مەڕ مار بەڵێ وەڵای بەهێزی ئەگەر سەگ بێ دوو سەگمان هەیە هیچ شێرێکمان نییە هیچ قرشێکمان نییە هیچ مەڕێکشمان نییە بامەڕ بێ باش ئێستا هەمووتان یەک وەڵام من بنێ وەڵامەکەشتان ڕاست بوو ئەبنە خاوەنی خەڵاتێ باشە وی مەڕەگە ڕاستتر بێ چونکە خواردنی ئین گۆشتە و شتانە نییە باشە بەس خۆ مرۆڤ گۆشتە خوا ئەزانم بەس ینی سەگ ئێسک و شتانە ئەخوا و ددانش لێ نایەت بەڵێ باشە ئەگەر ئێمە ڕێگەیە نەڵێن مەڕەگەی باشە تۆ چۆن ئەو نەسووری لەسەر ئەم مەڕە وڵی تر قەساویم کردە پێشتر قەساوی بەرما ویدیوە زۆر باشە زۆر باشە خۆشەویستانم ئەگەر وەڵامەکەتان ڕاست نەبوو چیم پێشەشەکەن مەلایەت پێشکەشکەین گۆرانی بێ قسەیشی خۆش بێ بەسەر هاتێ بێ کوڕینە ئێوە هەمووتان تەلەڤەی زانکۆ لە باین تا ئێوارەشتی خۆشتای ڕۆیە هەمووی قسەیە لە بینی برادەراتە شتێکمان بۆ باسکەن وڵی زیاتر باسکان لە لای کاگەی سوپایی زۆر زیاتر ئەمانەمانێکی خۆشمان بۆ بڵێ یەک ئەمانەمان ئەمانەمان ئەگەر ئەوە بوتین ئەگەر وەڵامەکەش هەڵە بوو منە شتێکتان پێشکەشەکەم باشە بەس ئەمانەمانەکە باش ئەمە نەمان ئەمە سەدامان هیچ جەمیەت یا مسرەوم خاکم بەسەر بێلا نەخۆم بێمەی و مەیخا نەخۆم باوە بەس بێ لەبەر دڵی گاگەی هەر دەنگ خۆش بێ و لەشێ ساغ بێ کوڕینە بووم لە خاوەتی ئەم خەڵاتە لەلایەن چاویکە سازی دڵشاد و بەمان دابین کراوە ئێوە ئەشنە ئەوێ پشکنینی چاوتان بۆ ئەکرێ بەبێ هیچ بەرامبەرێ وەڵامەکەتان هەڵە بوو لەبەر ئەوە ددانی مرۆڤ بەهێزە وەک ددانی کامە گیاندار شێر سەگ قرش مەڕ ئێوە وتان وەکو مەڕ وەڵامی نێوانی ئەو دوانە بوو بەس وتان مەڕ نەبوو وتان مەڕ نەبوو هاوکارانم زاناییتان پێیان کە شوێنەکەی لەکوێیە وە چۆن ئەچنە ئەوێ کاتێکی خۆش بۆ ئێوە خۆشحاڵ بووم سڵاوتان لێ بێم کاتتان باش بەژی سپاس نای بەڕێستان خاتۆ ئەڵماس نایەکی زۆر خۆشە سپاس ئەم گوڵە جوانە نایی چییە؟ یارەخان کوردە؟
زۆر باشە لەگەڵ تەندروستیا بینتان چۆنە؟ وڵا باشم من زۆر باشم یاخوا باشی وەرشەکەی؟ ئەی چۆن هەموو ڕۆژ ئێواران دوای ناخواردن چون پارکی ئازادی بۆ خۆم پاشی ئازادی لەوێ ڕۆشتن و ڕاکردن ڕۆشتن و ڕاکردن و جیازی زۆری لێ بۆ خۆمان یاریەکەین و دوور بێخوایە هیچ نەخۆشێکی درێژخایەنە هەیە؟ نەشکر هیچم نییە لەخوا بەزیادە پێم خۆشە پێم خۆشە ئەم گوڵە جوانە لەگەڵ تەندروستیا چۆنە تۆش لەگەڵ ئەمە کچی خۆتە؟ زۆر باشە ئەی داپیرەیە داپیرێ یاخوا بۆیان بمێنی تەمان درێژی لەگەڵ داپیرە ئەچی بۆ ڕاگەزن لە پاشی ئازادی؟ وەرزش ناکەی؟ ئەی پێم بڵێ لە مەکتەبی؟ لە پۆلی چەندی؟ دەرچوو لە پۆلیسێ لە پۆلیسێ دەرچووی بۆ چوار ئەی دەرەجەکانە چۆن بوو؟ باش بوو؟ یەکەمە زۆر باشە پێم خۆشە ئینگلیزی زانی؟ Do you know English؟ یاڵا سەرکەوتوی یەقەینە من لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتانم پرسیارێکتان لێ یەکەم سوپاس دەکەم پرسیارەکەم تەندروستیە وەوە خەڵاتەکەشم تەندروستیە باشە؟ پرسیارەکەم بەم شێوەیە ئەڵێ ڕێژەی ئەو خەونانەی کە کەسێکی ئاسایی لە بیری دەچێتەوە چەندە؟ ئێمە خەو نەبینین بەڵام هەموویمان لەبیر نامێنێ هەنێکیمان لەبیر دەچێتەوانێ ڕێژەی ئەو خەونانە چەندێکە؟ ئێستا پێتاڵم 65 لە سەد یاخود 56 لە سەد یاخود 78 لە سەدیان یاخود 90 لە سەدیانمان بیرەچێتەوە کامیان؟ لەوانەیە 50کە بێت 56 56ەکە بێت باش با بزانین ئەم گوڵە ئەڵێ چی تۆ ئەڵێ چی 56 یا 65 یا 78 یا 90 ڕقەمێ بڵێ ئەگەر وەڵامەکە و ڕاست بێ ئەوە من ئەو کەمە خاوەنی یەکێک لەم خەڵاتانە شتێ بڵێ قەینە دواوەڵامی تۆ 56 لە سەد 56 لە سەد ئەگەر وەڵامەکە و ڕاست نەبوو چیم پێشەشەکەی بەسەر هاتێکی خۆش من خۆم ڕێکلام شتەکەم لەقتێک لە ڕێکلامەکەم پێ بڵێم ئەتوانی بەس هەر بەسەر هاتێ بەلای تۆ گرنگ بێ بەلای ئەمەشە خۆشە قەیناجان بەداخە وەڵامەکەتان هەڵە بوو ڕێژەی و خەونانەی کە کەسێکی ئاسایی لەبیری دەچێتەوانێ 56 لە سەد نییە هیوای بەختێکی باشتان بۆ خوازم هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازم ئێمەش پێ خۆشحاڵ بن سپاس بۆ ئێوەی خۆشەویست بژی سپاس سڵاوتان لێبێ بەخراتی بانچاو بژی سپاس دەکەم نای بەڕێستان معروف کاکە معروف کاری بەڕێستان چییە؟ فەرمانبەرم فەرمانبەری لە چی فەرمانبەرێک؟ لە وەزارەتی کارەبا بەسەهەتی کارەبا تۆزێ و کارەبایمان بۆ چاکەن ئینشاڵڵا باشە بێت ئینشاڵڵا کاکە گوڵتۆ ناوت چییە؟ سەرۆ کاکە سەرۆ؟ سەرۆ بەڵێ سەرۆ خوێندکاری؟ بەڵێ زۆر باشە لە پۆلی چەندی؟ پێنجی بنەڕەتی دەرەجەکانە باش بوو؟ بەڵێ بەس جارە کارتمان نەویچێتەوە بەس ڕەزا یعنی پێبانیان و تۆ چێنمانێنەوە ئەوانە زۆر باشە ئەی لە چی مەکتەبێشی؟ سعید قوتابخانەی سعید کابانی نمونەیە زۆر باشە نمونەیشە حەز لە چی دەرسێکە؟ والله ئەوەی کە هەموو عالەم ڕخلەتی کۆمەڵایەتی یعنی تۆ حەزت لە کۆمەڵایەتیە؟ بەڵێ کۆمەڵایەتی و بیرکاری و زانست بەس لە هەمووی زیاتر کۆمەڵایەتی دەرەجەکانیش باشە دیارەتیە بەڵێ زۆر باشە سەرکەوتوبی لەگەڵ تەندروستیا بینتان چۆنە؟ وەرزشەکەن؟ نا وەرزش ناکەن بەکەمیکەین من وەرزش خۆمە لەبەر پشتم وەرزش لەبەر پشتی؟ بۆچی ینی هەر وەرزش خۆ دەیکە یان نەخۆشی خوا نەخواستە؟ وەڵا نەخۆش ئینشاڵڵا باشەوی گوڵەیشان من لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتانم لە تەلەڤیزۆنی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پرسیارێکتان ئاڕاستە ئەکەم پرسیارەکەم تەندروستیە تا ڕادێک ئەگەر وەڵامەکەیتان زانی ئەبنە خاوەنی خەڵاتێ و خەڵاتەکەشم تەندروستیە باشە پرسیارەکە بەم شێوەیە چەند لە سەدی وزەی گەرمی لەش لە ڕێگەی کەلەی سەرەوە ون دەبێت 70 لە سەد 64 لە سەد 75 لە سەد 80 لە سەد
توان دووبارە کەڵاوژانەکە بەسەر چاو پرسیارەکەشی بۆ دووارەکەمەوە کوڕی قۆس چەند لە سەدی وزەی گەرمی لەش لە ڕێگەی سەرەوە ون دەبێت یعنی وزەی گەرمی لەشمان چەندێکی لە ڕێگەی سەرمانەوانێ لە دەسەین 70 لە سەدی 74 لە سەدی 75 لە سەدی 80 لە سەدی ئەم کوڕە قۆزە بزانین ئەڵێ چی؟ 70 لە سەد 70 لە سەد با بزانین باوکی باڕەستەڵێ چی؟ 74 74 باشە ئەی تۆ خۆت ئەیگۆڕی بە 75 کەواتە حەزەکان بیکە بە 75 کردی بە 75 تەواو باشە ئەگەر وەڵامەکەتان هەڵە بوو شتێکم پێشکەشەکەن ناتوانم هیچمان پێشکەش ناگەن باشە حەزەکەی هاوکاریەکەی بکەم 74 نییە و 70 نییە نا یەک کەستانێک وەڵامم بەنێ و تاو لە ڕاستیە سێ وەڵامم بۆ لە یاون گوێە لوتە دەمە ئەوانەیە گەرمی لێ ئەڕوات ماشەڵا زیرەکە ماشەڵا زۆر جوان ڕوونیەکاتەوە 80 لە سەد باشە کوڕی قۆس موبایل بەکارهێنیت؟ نەخێر ئەی تۆ موبایل بەکارهێنیت یان جیهازی ئەلکترۆنی کۆمپیوتەر موبایل بەکارهێنم و کۆمپیوتەریش بەکارهێنم هەویش لە فەرمانگە کۆمپیوتەرەکە بەکارهێنم لە ماڵەوە زۆر بەکەمی کۆمپیوتەر بەکارهێنم دە زۆر باشە من چاویلکەیەکتان پێشکەشەکەم کە لەلایەن چاویلکە سازی دڵشادەوە بە سواسە بۆمان دابین کراوە تیشکەش زیان بەخشەکانمان بۆ ئەگەڕێنەوانە لە کاتی بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنەکانە موبایل کۆمپیوتەر نەڵە هیچ ژیان بە چاو مابگا خۆشەویستانە وەڵامەکەتان 80 لە سەد وەڵامی ڕاستە پیرۆستان بێ زۆر سپاس لەشتان سا بێ توشی سپاس دەکەم ئەی کاگە گوڵتۆچی هەیە بەمان زۆر سپاسانەکەم بشیچیان خۆشە پێ و باشە بەردەوام بین بەڵێ هەموو کاتێ ئاوا بێن و پرسیارتان لێ بکەین و خەڵاتیشتان بینە هەر شتێک ئەگەر یعنی زانیاریەک بێ پرسیارەکە ئەگەر زانیاریەکی بە سوود بێ ئەوە باشەکەەوە هەبێ یعنی نەوەک پرسیارێک بێ سوودی نەبێ یعنی شتێکە شتێکە سوودی هەبێت بەردەوام بێ کەواتە ئێمەش بەردەوام یەکەین بەڵێن بێ بەردەوام یەکەین ئەمە خەڵاتەکەمانە پیرۆستان بێ کاتێکی خۆش بۆ ئێوە تەندروستیکی باشتر بژی سپاس کاتێکی خۆش سڵاو بەڕێزم ئەم کاتەوە باش کاتەوە باشتر سەر چاو بژی سپاس نای بەڕێستان گۆران خەلیل کاکە گۆران کار و پیشەتان چییە بە چیوە سەرقاڵ کاسبم لە مەعرەزی شەکەم یاخوا لەشی ساخ لەگەڵ تەندروستیا بینی چۆنە وەڵایی باشم احتیمامی پێیە یاخوا هەر باش وەرشەکەیت ئەیکەم بەڵێ چی وەرشێکیت وەڵایی لە هۆڵی لە ژوانی ڕەشاقە مەزباح ئەو شتان ناکەم خۆی وەرزشێشەگەل ڕۆم بە پێ ڕۆمە ئەچم بۆ پارک و بە پێڕۆشتنیش زۆر باشە چونکە بۆ تەندروستی ئێمە زۆر باشە بە پێڕۆشتن هەچی وزەی لەشمانە بەسەر بەکاری هێنێ چەوریمانە سووتێنێ تەڵان کەسێکی چەوری نەبێ قەڵەو نەبێ نەخۆشی گەمترە کێشەی گەمتەکی دووە باشی بەتاکی دووە لەگەڵ خوارد نابێنی چۆنە هەر زۆر خۆشە زۆر خۆشخۆری زۆر خۆشخۆرە وەڵی بەدەست خۆم نییە بۆشم تەر نای خۆشترین خواردن لای من بەڵێ ماسی بەس ماسی بەحەر هی حەوزنا برژاو یان سوورەکراو وەڵی من حەزم نە لە برژاوە نە لە سوورەکراو بە فڕن فڕنی کارەبایی بیکەی لای من زۆر خۆش وەڵا زۆر خۆشە ئەی بۆ ڕۆژێ داواتمان ناکەی ببین جا لە خزمەتە ئەمەر خۆم ڕاوچی ماسیشم ڕقەمەکە دێمەکەی حەزە کرد لە خزمەتام سپاس دەکەم من لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتام لە تەلەڤیزۆنی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پرسیارێکە ئاڕاست داکەم ئەگەر وەڵامی ڕاستی یامێ ئەوە بیتە خاوەنی خەڵاتێ فەرم باشە جان پرسیارەکە ئەڵێ با پێش پرسیارەکە پێ بڵم چەپلەری یان ڕاستلەری یعنی بەدەستی ڕاستی زۆر باشە ئەڵێ چەپلەرەکان ڕێژەی لە سەتا چەندی مرۆڤەکان پێگەێنن لە سەتا حەوت لە سەتا 21 لە سەتا 25 لە سەتا 33 33 ینی 33 لە سەدی جیهان چەپلەرن وای بۆچ
وای بۆچی ئەگەر وەڵامەکە و هەڵە بوو خوا نەخواست چیمان پێشکەشەکەی وەڵا گۆرانیەکە هەر پێشکەشەکەم دەی باشە منیش تۆ گۆرانێکم پێشکەشکە منش خەڵاتێکی پێشکەشەکەم ئەگەر وەڵامەکەشی هەڵە بێت لە خزمەتە لە پێشا گۆرانەکەمان پێشکەشەکەی یان لە پێشا پێ بڵم هەڵانکە و هەڵەیان ڕاستە ئەوە بەدڵی خۆ باشە وتمان چەپلەرەکان ڕێژەی لە سەتا چەندی مرۆڤەکان پێگەێنن کاکە ئەفەرمێت لە 133 بەداخەوە لە 133 وەڵامێکی هەڵەیە بەڵام بەرهەمێکمان پێشکەشەکە ئێمەش خەڵاتێکی پێشکەشەکەین خەڵاتەکەشمان تەندروستیە فەرموو حەز لە چ گۆرانیەکە نازانم تو چی گۆرانەیەکمان پێشکەشکەی چی گۆرانیەک بەلای تو خۆش بێ ئێمەش پێمان خۆشە باش کۆپلەیتان پێشکەشەکە زۆر باشە فەرموو هۆخەی هۆخەی بوگمێرێم هاتۆ گوارەی یا من گوێم وەک مەجنونێم لێ تۆ جوانێ کوشتەی دووچاوی لێم زۆری لێ پاڕەمەوە هەوڕی لێ نادامەوە ئەو هەوڕێی لێ دامەوە جوانێ کەوتێمە وەستەمەوە یاخوا دەستێ خۆش بێ و لەشە ساغ بێ و سەوتێکی زۆر خۆشە پێوێ گلەی نەکەی یاخوا لەشە ساغ بێ هیوادارم تۆش گلەی نەبێ لە خەڵاتەکەی ئێمە خۆشحاڵم خەڵاتەکەی من پێک هاتووە لە کۆمەڵێک فەحسی چاو پشکنینی چاوتان بۆ ئەنجامەدرێ بۆ خۆت و هەموو خێزانی ئەندامەکانی خێزانەکە و بەبێ هیچ بەرامبەرێک لە چاویکەسازی دڵشاد فەرمووەوە خەڵاتەکەمانە دەستی خۆش بشی سپاس زۆر زۆر سپاس کاتێکی خۆش و تەندروستیشی باش بشی سپاس خۆشەویستان مەگەڕێ ئەچینە لای ناوبڕێش کورت و ئەگەڕێن وڵاتان خۆشەویستانم دووبارە سڵاو لەگەڵمان بن بۆ درێژەدان بە بەرنامەی خەڵاتی تەندروستی سڵاوتان لێبێ ئەم کاستان باش بەشی سپاس نای بەڕێستان ئایندەخان نای زۆر خۆشە بەشی سپاس کارپیشەتان چییە؟ خوێندکارم خوێندکاری لە مەکتەبیان لەسان کرد؟ نا لە مەکتەب یاخوا تەمەندرێژ و سەرکەوتوبی زۆر مەمنون چاوت بەشی سپاس بەڕێستان ناتان چی؟ خولیا خولیا خان لە پۆلی چەنی؟ حەوت پۆلی حەوت دەرەجەکانت چۆنن؟ هێشتا کارتم وەرنەگرتووە بەڵام بەپێی دەرەجەکان زۆر باشە ئیشەڵا زۆر باشە بیت و دەریشە چیت؟ زۆر سپاس بەشی سپاس تو خوێندکاری پۆلی چەند بووی؟ من خوێندکاری پۆلی هەشت پۆلی حەوت و پۆلی هەشت ئیشەڵا هەردووکتان دەرەچن هەردووکتان هەر سەرکەوتوو بن زۆر سپاس لەگەڵ تەندروستیا بینتان چۆنە؟ ئەکرێ بێمە بینەوە بە لەگەڵ کاک سەرکەوت بمانەڵێ شوێنەکانتان ڕێکەنەوە باش و خراپ و وەرشەکەیت؟ زۆر چی وەرشێکی؟ وەرزش یۆگا ئەەکەم زیاتر یۆگا زۆر باشە بۆ دەرونی ئێمە تەواان تەندروستی مرۆڤیش پەیوەستە بە دەرونیەوە ئەگەر دەرونێکی باشی هەبێ تۆش پێی وایە جسمێکی باشیشی ئەبێ؟ ئەی بەڕێستان من یاریزانم یاریزانی چیت پێ؟ باسکتبۆڵ لە چیت پێشی؟ ژیمە زۆر باشە لەگەڵ خواردنا بینتان چۆنە؟ لەگەڵ خواردنە زۆر باشن یعنی زۆر ئەخۆیت یان بەپێ پێویست یان خواردنی تەندروست ئەخۆیت؟ بەپێ پێویست خواردنی هەتا بتوانم خواردنی تەندروستیش ئەخۆم زۆر باشە ئەگەر خواردنەکەی بەمێ بڵام ئەبێ ئیلا ئەم دوانە بخۆی یەکیان چەورە یەکیان هەنێ سوێرە کامیان ئەخۆی؟ سوێرەکە ئەخۆم سوێرەکە ئەخۆی زۆر باشە با پرسیارێک لە خاتونکەم لە بینی یاپراخی سەڵق و یاپراخی گەڵانەوە هیچیان ناخۆم هیچیان ناخۆم باشە
شلەی فاسۆلیایان قەیسی تاوان نزیکین لە جەژنەوە بۆ جەژن حەزەکەی کامیانتان هەبێت خۆم زۆر تاالبی چیان نیم بەس قەیسی خۆشترە قەیسی خۆشترە لایک بۆ قەیسی زۆر باشە خۆشەویستانم من لە کەناڵی SPHG لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتانم پرسیارێکتان ئاڕاستاکەم ئەگەر وەڵامی ڕاستم بەنەیە ئەوە منیش خەڵاتی تەندروستیتان پێشکەشەکەم زۆر باشە پرسیارەکەمان بەم شێوەیە کۆی گشتی بەکتریاکان لەسەر لەشی مرۆڤ یەکسانە بە چەندێک 50 گرام یاخود 500 گرام یاخود 570 گرام یاخود 2 کیلۆگرام کۆی گشتی بەکتریاکان یعنی هەموو بەکتریاکان کۆ بکەیتەوە بیان کێشی لەسەر قەپانێک کێشەکەیان چەنە 50 گرام بەڕەئی من 50 گرام بەڕەئی 50 گرام 500 گرام ئەو خاتونە لەگەڵ ئێوەیە ئەی بۆ بەشداری ناگەی زۆر باشەوە شتان پێ دەوانێت 500 گرام 500 گرام هەردووتان یەک وەڵامم پێ بە هەز ناگەی 50 گرام زۆر کەمە ئەخ دێ بەکتریاش زیان بەخشی و سوود بەخشی هەیە بەڵێ لەوە چێ زیان بەخشەکان زیاتر بن لەسەر لەشی بۆیە باشە من با زانیاریەکەی پێ بە لەشی مرۆڤ کۆمەڵەیەک بەکتریای زۆرتیایە و بە خۆشبەختیەوە لە 90%یان سوود بەخشن تەنها لە 100%یان زیان بەخشن 50 گرام هەر نای گۆرە هەر زیاوی ناگات باشە ئەگەر وەڵامەکەتان هەڵە بوو چیم پێشکەشەکەم گۆرانیەکم پێشکەشەکەی ئەی تۆ چیم پێشکەشەکەی هیچ پێشکەش ناکەم دایلە دەی باش تۆ شتێکم پێشکەشکە منیش خەڵاتێکتان پێشکەشەکەم بەڵام یەک تۆست نزیک ببنەوە فەرمو گۆرانیەکەمان پێشکەشکە ئاوەڕی دیوۆنەم من بەس کن سەرگەشتی مەیخۆنەم من بەس کن نەزۆر ئۆتیش بجونە بەکردی خیلی ممنون فارسی نازانم مشکل ندارم فارسی نازانم بەس کوردیەکەم باشە ئینگلیزیش باشم هەرەونە خەڵاتەکەتان بریتیە لە کۆمەڵی پشکنین لەلایەن تاقیگەی نواوە بۆتان ئەنجام ئەدرێ بەبێ هیچ وەرانبەرێک دەستان خۆش بێ هەرچەنە وەڵامەکەتان هەڵە بوو ئێوە بوونە خاوەنی ئەم خەڵاتە پیرۆستان بێ و زۆر سپاس تەندروستێکی باشتر بۆ ئێوە کاتیشی خۆش بێەوە سپاس بۆ ئێوەش سڵاو خاتون ئەم کاتە باش ئەم کاتە و هەموو کاتێکی تۆش باش بەشی سپاس دەکەم نای بەڕێستان نەهلەخان نەهلەخان لە سلێمانی خانی هەیە قوربان بەڕێزی کارگوشەتان چییە؟ وەڵایی ژنی ماڵەوە ژنی ماڵەوە یاخوا لەشێ ساغوێ خواردن خۆ دروستیەکەیت قابی لە فلیپینی مەبێ باشە گریمان من ئێمە داوەتم لە ماڵی ئێوە چی خواردنێکم بۆ دروستەکەی وەڵا لەوە چی حەزل لە هێلکە و ڕۆن بێزای بۆ من کوڕێکمە زۆر حەزی لە هێلکە بە ڕۆنە و هێلکە بە ئاو کوڵانە نژی هێلکەی گوڵاو من برنجش لەو بۆکەم حتممە نەبێ گۆشتی لەگەڵوان سواس دەگەم مەمنون لەگەڵ تەندروستیا بینە چۆنە وەڵایی ئینزیلق و فەقەراتەیەکی زۆر زۆرمەیە بەسەر خۆم بە قووەتم و بە غەیرەتم ئینشەڵڵا باشە دانەبم بەڕێزی سپاس من لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتام لە تەلەڤیزۆنی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیەوە پرسیارێکە ئاڕاستەکەم ئەگەر وەڵامەکەی وزانی ئەویتە خاوەنی خەڵاتێ و خەڵاتەکەشم تەندروستیە مەمنون سپاس دەکەم دەست پێ بکەین بەڵێ باش پرسیارەکەم بەم شێوەیە کۆی گشتی بەکتریاکان لەسەر لەشی مرۆڤ یەکسانە بە چەند تەوانە زانی بەکتریا چیە لە لەشمان ئابڕێکی زۆر هەیە یەکسانە بە 50 گرام یاخود 500 گرام یاخود 570 گرام یاخود 2 کیلۆگرام 570 گرام ئەم پرسیار لە منەکە بەکسیۆلێتەکەم زان سەحە من هەستکەم 570 گرام باشە نازم ئەگەر ئاسانکاریشم بۆ بکەی باشتر ینی بەچیە هەستەکەی کە 570 بێ بۆی کە خۆم مرۆڤ مۆزام ئازار چەند زۆرە کەواتە بەکتریاش زۆرە باشە
ئەگەر وەڵامەکە و هەڵابوو چیم پێشکەشەکەی ئەگەر بتوانم نکتەیە خۆشی پێڵم زۆر باشە بەداخە وەڵامەکە و هەڵەیە بەڵام شتێکم پێشکەشکە منش خەڵاتێکی پێشکەشەکەم من خۆم کەسێکم لەوانەی زۆر زۆر حەزم لە چایە چایی زۆر باشە ئیترەوە بۆ باوکی سۆستی با بڕۆین بۆ سەیران هەچی شتەکانە پێم وایە بەزیاوە بربم دوو قوتوی چایەکەی ماڵەوە قوتە چایەکەی دام نابوو بربم لە یەکچوون چای لێنێم قۆریەکەم برچوو دەمادا قۆریەکەم برچە با بڕێنەوە بۆ ماڵ سەیرانتان نەگرن؟ نا سەیرانەکە دوایی تۆزە هێدی هادە بوو لە ڕێی دۆکان وەستاین بەشی سپاس خەڵاتەکەی من بریتیە لە یەکێک لەم چاویلکانە کە لەلایەن تاقیگەین لە چاویلکەسازی دڵشادەوە بۆمان دابین کراوە تایبەتە بە ئامێرە ئەلکترۆنەکان یعنی مۆبایل ئامێرە ئەلکترۆنەکان کۆمپیوتەر ئەتوانین خۆ بەکاری بێنی یاخود یەکێک لە مناڵەکان یەکێک لە خۆشەویستان ئەتوانێت بەکاری بێنێ خەڵاتێکی زۆر باشە و تەندروستی هیوادارم بە بۆنەی ئەمەوە تەندروستێکی باشترتان هەبێ فەرموو ئەمە خەڵاتەکەمانە و بشی قوربان سپاسی هەمووتانەکەم سپاسی بەرنامەکەتەکەم هیوادارم جەژنێکی زۆر خۆش بێ پڕ بێ لە خۆشی بۆ هەمومان ئینشاءالله سپاس بۆ بەڕێزیشتان بژی سپاس هاوڕێیانم دواتر ناونیشانی ئێوەتان پێ نیشانێن کەی ئەچن و لە چ کاتێکە فاسەکەتان بۆ ئەنجامەدرێ طبعاً لەگەڵ ئەوەیە پشکنینێکی چاویشمان هەیە کە لە چاویلکەسازی دڵشاد ئامادەی کردووە بۆمان ئەوەشیان هەر بەبێ بەرامبەر بۆتان ئەنجامەدرێت جاگەرەوە بێ زەرەرما بێ کۆستەرێ بگرم ئایلەیە بڕێن تەنها خۆت و دوو کەس چن خۆت و باوشی مناڵەکان بەڕێزی سوپاس دەکەم من مەمنون سوپاس دەکەم کاتتان باش بەشی سپاس نای بەڕێستان پێمە بەینتانەوە نای بەڕێستان ئاسۆ حەسەن کاکە ئاسۆ کار و پیشە چییە؟ من خوێندکارم قۆناغی چوارەم تەندروستی کۆمەڵ تەندروستی کۆمەڵ زانکۆی کۆمەڵ یعنی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەم کوڕەقۆزە لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە لای خۆمانە خۆشی ئاشکرا ناکە من تۆ بینیوە زۆر باشە گیان ئەی تۆ خوێندکاریت یان کار و پیشە چییە؟ زۆر باشە بەشی کارەوە؟ ئەی ئیشەڵا کەی دەرئەچیت و کارەباشان بۆ چاکەی زۆر باشە زۆر باشە لەگەڵ تەندروستیا بینتان چۆن؟ باشن تا ڕادێ ڕادێ بۆ تا ڕادێ بەڵێن بەکارەبە و بەسلانێ پیاوە باشە بێ نا مەبەستم ئەوەیە خۆ زوو نەخۆشەکەوی یان زۆرە چی بۆ لای سەیدەلیە یان هەر ئیمانێ بە سەیدەلێوانە نیە لەخوا بەسیابە لە شی ساخە ساڵی جارە بەحس ئامەکەین ئینشەڵڵا تر ئەوە زۆر باشە فەحسی ئام تەبعاً ئەگەر لە ساڵی جارێک یاخو 6 مانگ جارێکە بکرێ زۆر باشە تەندروستی باشمان پێبەخشێ بۆ لەشمان هەر نەخۆشێکمان هەبێمان دیارەکات بابزانین کاکە لەگەڵ تەندروستیاوە هیچ چۆنە خۆی لە بەشێکی تەندروستیە مای پێشتر نەخۆشم ئەمەلیاتم کرد ئێستا لە خاوەزاریە زۆر زۆر باش دەی لەخوا زابێ یاخوا هەر باش بیت بۆ شەکەیت وەرزش ڕاکردن ڕاکردنیش زۆر ڕۆیشتن ڕۆژی بۆ نە ساعتێ 2 ساعت ڕۆژ نەکەمتر ئەمە هەموو ڕۆژە ئەیکەیت ڕۆیشتن هەموو ڕۆژێک بەردەوامی ساعتێک ساعتێ بۆ 2 ساعت زۆر باشە ڕۆشتنی شتێکێکە لە وەرزشە زۆر باشەکان لەگەڵ خواردنە بینتان چۆنە یەک تۆز نزیک بینەوە لێمان لەبەر کاکسەرکەوت داوامان لێگان نزیک بینەوە حەزێ لە زۆر باشە زۆر باشە نامۆ شتێکە گۆشت و مشتەقاتەکانی گۆشت و مشتەقاتەکانی چی خواردنێ زۆر حەزە لێتی حەزم بۆنە لە سەر و پێیە سەر و پێ باشە کەباب و قۆزی و ئابشتانە منیش هاوڕێگەم هەیە زۆر حەزی لە کەبابە وەڵامی وارێ خواردنە بەمانە هێنا بوو یاخوا عافێتان بێ ئەی کاکە زۆر باش زۆر باشە حەزی زیاتر لە میوەیە یاخۆ حەزی لە خواردنە ینی مەوەستم برنج و گۆشت و ئەمانەیە برنج و فاسۆلیا حیاتەکە باشە با پرسیارێکە لێکەم بۆ چەشن بڵێن تەنها دوو خواردنە هەیە یەکێک لەم دوو خواردنەوە هەیە یەکیشان تەنها برنج و شلەی قەیسی بە گۆشتەوە یان برنج و فاسۆلیا بە گۆشتەوە فاسۆلیا و گۆشت ئەزیزانم من لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتانم لە کەناڵی SPHG زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پرسیارێکتان ئاڕاستاگەم ئەگەر زانیتان ئەبنە خاوەنی خەڵاتێ و خەڵاتەکە شەم تەندروستیە باشە ئەڵێت
چەپلەرەکان ڕێژەی چەند لە سەدی مرۆڤەکان پێک دێنن لەسەر گویزەی 7 لە سەد 21 لە سەد 25 لە سەد 33 لە سەد زۆریش تەندروستی نییە بەسەر ئەبێ بیزانین يعني معلوماتين 21 21 لە سەد باشە شتێکمان پێ بڵێ حەوت لە سەد 21 لە سەد 25 لە سەد 33 لە سەد یعنی 25 لە سەدی جیهان چەپلەرن زۆر باشە من ئاسانکاریەکتان بۆکەم مادەم خۆتان لە زانکۆی پۆلیتەکنیکی سلەیمانین وتی باش زۆر باشە طبعا ئەم بەرنامەیەکە داندا لە سۆشیال میدیا شێری بکە باشە زۆر باشە باستا حوت بێ لە سەدا حەوت چۆن بوو کردی بە حەوت والله ئەگەر 25 21 نەبێ 33 نییە کاتە حوتە حەوتە درەژیان زۆر باش وی چوو دەستی خۆشێ وەڵامەکە و ڕاستە بوویتە خاوەنی خەڵاتێک لە تاقیگەی نووا بۆمان ئامادە کراوە کۆمەڵێک فەحس ئەکەیت ئەمە وەسڵەکەیە کۆمەڵێک فەحس ئەکەی بەبێ بەرامبەر بۆ ئەنجامەیەن هیوادارم تەندروستیشی باشتان پێبەخشین هیوادارم سوودێکی باشتان پێبەخشین هەر کاتێک بن کێشەی نییە لێجێشن بۆ ماوە یەک هەفتە ئەخوات لەمڕۆوە سڵاوتان لێبێ ئەحواڵتان بێمە بەینجانەوانێ باشن وەزاتان چۆنە ئەحواڵتان لای بەڕێستان سید عمر کاکە سەید کار و پیشۆ چییە؟ وڵای خوێندکارم خوێندکاری لە زانکۆیان لە مەکتەب لە مەکتەب زۆر باشە تەمەندرێشوی ئەی کاکە تۆ بیلال کاکە دیلان کاکە بیلال خوێندکاری دەی تەمەندرێشوی بژی سپاس ئەی بەڕێستان سەرخێڵ کاکە سەرخێڵ تۆ ژەر خوێندکاری بەڵێ هەر خوێندکارم زۆر باشە لەگەڵ تەندروستیا بینتان چۆنە؟ وڵای ئەلحەمدولیلە لەخوا بەزیێنێ یەخوا باشن وەرزشەکەن وەرزش بەڵێ بەکەمی بەس زۆر باشە هیوادارم بە زۆری بیگەن چونکە وەرزش زۆر باشە ئەی کاکەمان بزانین ویستی قسە وەرزش ئاڵا چین لەگەڵ برادرانە شەوانە چین یاریەکەین گۆڵ یەکەن زۆر باشە من لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتانام پرسیارێکتان ئاڕاستاکەم ئەگەر وەڵامەکەیتان زانی ئەبنە خاوەنی خەڵاتێک باشە ئەڵێ ئەو بەشەی لەشی مرۆڤ کە ناتوانێت خۆی چاک بکاتەوە کام لەمانەیە پێستە یاخود ددانە یاخود جگەرە یاخود زمانە من دانم بە لاواشە دان زۆر باشە دان چییە؟ ئەتوانێت خۆی چاکاتەوە؟ مناڵم زمانە زمان ینی زمان بۆ ناگەر بەبرێ چا نابێتەوە بەڵێ ئەی تۆڵی چی؟ مناڵم زمان ئێستا بە هەمووتان یەک وەڵامی ڕاستم بنێ چی هەڵەشمێرن؟ دانەکە کلۆروی چاک نابێتەوە لەباش زمان دانەکەیەتەوە دانەکەیەتەوە ئەگەر وەڵامەکەتان هەڵە بوو چیم پێشکەشەکەن؟ هیچ پێشش ناویچکە ناتوانێت باشێکیان بەداخە وەڵامەکەتان هەڵە بوو بە هیوای بەختێکی باشتر و تەندروستێکی باشتر بۆی خۆشەویست خۆشەویستانم ئەمە بانوخانە لە پێشەوە لە کەناڵی BMC ئەچمە لایەن بابزانێکین پرسیارەکەمان ئەزانێ پرسیاری ئاڕاستاکەین سڵاو بانوخان سڵاو لە تۆ باشی ئەحواڵە تەندروستی و باشی تۆ سپاس وەزعتان لەگەڵ بەرنامەیە وەڵا باشین باشە ڕوا یاخوا لەشتان سا ئەزانە بەرنامەی خۆماش حەزەکەم مایک بگرم ئیترویشی بێشێشکار ڕاستە زۆر ڕاستە ئێوە چۆنن لەگەڵ بەرنامەکەدا چۆنی باشن لەخوا وەزارە باشین باشە ڕوا خەڵاتمان زۆر بوو خەڵاتێکی زۆرمان ناوە بۆ خەڵکە ئیتر بۆمان خۆشە چونکە ئەوان دڵیان خۆشە منیش خەڵکم خەڵاتمەوە باش ئەگەر وەڵامەکە زانی ئەوکەی بێگمەن بانوخان لەگەڵ تەندروستیا بینی چۆن وەڵا باشم تقریبا وەڵا ئیتر باشم زۆر باشە وەرزشەکەیت نەوەڵا ڕاستی نەوەڵا وەرزش ناکەی زۆر باشە حەزەکەم وەرزشکەی لەبەرەوەی تەندروستیی باشترە بێگومان لەگەڵ خواردن ناپەینی چۆنە زۆر خۆرم کەم خۆری دایم خۆرم خۆری دایم خۆری چی خواردنێک خەون و خەیاڵی تۆیە کفتە زۆرم حەز لێ منیش حەزم لێ زۆرم حەز لێ کفتە و لەگەڵ یاپراخی گەڵامێ و کۆلاش کۆلاش زۆر باش ئەوڵا باش نییە بەڵام زۆرم حەز لێ بانوخان پرسیارەکە من بەم شێوەیە ئەگەر وەڵامەکەی زانی تەڵان ئەبیتە خاوەنی خەڵاتێ خەڵاتەکەشم تەندروستیە زۆر باشە ڕێکەوتین ڕێکەوتین یاڵا پرسیارەکەمان ئەڵێت
ئەو بەشەی لەشی مرۆڤ کە ناتوانێت خۆی چاپ بکاتەوە چییە؟ ناتوانێت خۆی چاپ بکاتەوە؟ بەڵێ اختیاریشم هەیە تۆ لە پرسیارەکان تا اختیاری هەیە؟ بەڵێ چوار اختیارم هەیە پرسیارەکانی من ئاسانن بینەرانی خۆشەویست پرسیارەکانی ئێمان قورسە؟ پرسیارەکانی ئێمە ئاسانترن تەڵعان و ئاسانکاریشمان هەیە بەدان یانی یارمەتیمان شیت ئەدەی سەڵ باش باشە بانوخان ئەگەر وەڵامەکە و نەزانی چیمان پێشکەشەکەی چیتان پێشکەشەکەم دەستخۆشی ئەمەنم خۆ ئەزای چی خۆت ئەمەنە بە خەڵکەڵی گۆرانی مەوڵە کاتی خۆت مقابلە ئەکرێ اینجا لە حاڵی ئەو کەسە تێگەی چەند ناخۆشە یاخوا لەش ساغ بێ منیش دەستخۆشی لە خۆت و لە هاوکاران تەگەم و تەڵان دەستخۆشی لە هاوکارانی خۆمەکەم کاک سەرکەوت هەمویان لەشتان ساغ بێ بەیوەی کاری باشتر و باشتر و بێگومانم سەرکەوتوو ئەبن و بۆ سەرکەوتوشن بشی سپاس دەگەم بە اختیارەکانە پێ بڵم باشە تەڵان پرسیارەکەمان ئەوە بووتمان ئەو بەشەی لەشی مرۆڤ کە ناتوانێت خۆی چاپ بکاتەوە کام لەمانەیە پێست ددان جگەر یاخو زمان خۆی چاک ناتوانێت خۆی چاک بکاتەوە زمان بێگومان ئەتوانێت چاک بێتەوە دروست بێتەوە پێستیش بێگومان دروستە بێتەوە بەڵام ددان و جگەر ماوەنیە حەزم زۆر لە لەفێ جگەریشە زۆرم حەزێ بەجددی جگەر هەڵبژێرم خۆی ئەوە نابێت کە تۆ بڵێ جگەر ئەو لێوە پێمەڵە جگەر هەڵبژێرە تووشمەکەن کاک سەرکەوت چی هەڵبژێرە؟ وەختی کامێرەمانەکەتان ناکەم با ددان بێت با ددان بێت سۆرەکەم ددان بێت لەبەرەوەی ددان کە تەمەنێک تی ئەپەڕێنیت کە کەوت دووبارە دروست نابێتەوە ڕاستە ئەویان توی زانی ڕاستە قسەی لە دەرێنم بانوخان دەستی خۆش بێ وەڵامەکە و ڕاستە بوویتە خاوەنی چاویلکەیەک کە بلوڕێ ئەگەڕێنێتوانێت لە کاتی ئیشکردن بە موبایل و ئامێرە ئەلکترۆنەکان ئەتوانین بەکاری بێنی تەندروستی دەپارێزێ بە هیوای تەندروستێکی باش بۆ ئێوەی خۆشەویست هەر سەرکەوتوبی دەستخۆشیتان لێگەم بۆ بەرنامەکەتان منیش حەزەکەم لێرەوە ئەم خەڵاتی بە من بەخشابی بەخشم بە بەشداربوویکی تر لە لێرە پێم خۆش ئەوان سوود من خۆم پێشکەشکاری پرۆگرامەکەم بێگومان خۆشم خەڵاتم پێیە پێم خۆشە بیبەخشم بە یەکێک بانوخان دڵی زۆر باشە پێشکەشکارە بەخشندەکە لەگەڵمانیت بچینە لای کۆمەڵێک کەس پرسیاریان لێکەین ئەی ئەگەر وەڵامەکەیان نەزانیان خەڵاتیان پێشکەشەکەی ئەوە هەدی من بێت هەدی من ئابڕێ سەڵاو سەر چاودێوی یاخوا ناوی بەڕێستان؟ سەیران محەممەد لافین خان کار و پیشەتان چییە؟ من خوێندکاری زانکۆم شەریعە ڕەمەزانە و شەریعەش هەر زۆر زۆر باشە دوو پێشکەشکار هاتووی بۆ ناتزانیتر مەجال ناینەوە قسە بکەین دوو پێشکەشکار کەوینەیەک مەجال ناینکە قسە بکەین لا قيتك شنو صار فيها؟ نعم كروكتي من فرقيتي قيتك لبرنامج خلاص تندرستي ولا قطعنام؟ اگر برسالتان لكم اگر والله ما كنت انساني او ابن خالد بس يارمتيش من برا سبرايز مان هيا سبرايز مان هيا باشا برسالكمان بەم شێوەیە ئەڵێ ئەو بەشەی لەشی مرۆڤ کە ناتوانێت خۆی چاک بکاتەوە کام لەمانەیە پێست یاخو ددان یاخو جگەر یاخو زمان خۆی چاک ناکاتەوە من ئەڵێم دانە چکم ئازارەکەی قەت ناشکێت ئیلا بیبرە لای دکتۆر چارەسەریکەیت ئازاری دان نییە ئازارێکە زۆر زۆر بیسترین ئازاری دانە ئێستانە وەڵامەکەتان چییە وەڵامی کۆتاییدان من ئەڵێم دانە دان چکە جگەر و ئەندامەکانی تر هەمویان خۆیان نەتوانن خۆیان چاک بکەنەوە ئەوە لە ناوەکیایە خۆیان چاکرێت بەڵام دان خۆی چ ناوەڵە باشە خۆشەویستانم وەڵامەکەتان ڕاستە لەخوا بەزیابێ بەڵام ئێمە لەگەڵ بانوخانە سوپرایزێکمان بۆ ئێوە هەبوو ئەوەی ڕاستی بێ پێش ئێوە مقابلەی بانوخانم کرد ئەو وەڵامەکەی ڕاست بوو ئەو وەڵامەکەی ڕاست بوو وە بووە خاوەنی خەڵاتی تەندروستی باشە؟ جا سپاس بۆ ئێوەی خۆشەویست سپاس بۆ ئێوە خۆشەویستانم لەگەڵتان بووم لە بەرنامەی خەڵاتی تەندروستی بەم شێوە هاتنە کۆتایی ئەم بڕگەی ئەم جارەمان هیوادارم تەندروستێکی باشتان هەبێ
بەرنامەی خەڵاتی تەندروستی دەست و دڵی کراوەیە زۆرترین خەڵاتە بەخشین بۆ ئەوەی ئێوەی خۆشەویست زۆرترین تەندروستی ئیسفادە بکەن هەتاکو بەرنامەیشتر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ